ئاوی گەنجان لە خوورماڵ سەرچاوەی ئاوی خواردنەوەی یەک لە سەرسەی دانیشتوانی خوورماڵە. نووسەرەکانی ناوچەکە باس لەوە دەکەن ئەم ئاوە هۆکارێک بۆ دروستبوونی خوورماڵ. لە تەنیشت ئاوەکە مزگەوتی گەورەی خوورماڵ هەیە کە مزگەوتێکی دێرینە کە پێشووتر ئاتەشگەی زەردەشتیەکان بووە. بۆ ناو لێنانەکەی دوو بۆچوون هەیە. لەبەرەوەی گەنجان کۆ دەکاتەوە پێی دەگوترێت ئاوی گەنجان و بۆچوونێکی دیکەش دەڵێت ئەوەی ئەم ئاوە بخواتەوە بە گەنجی دەمێنێتەوە و دڵخۆش دەبێت. لە ناو ڕشتپێکانە هەبووە هەر ئەم قسەیە هەیە کە على ئەساس تاکید لەوە ئەکەنەوە کە ئەم ئاوە دەموچاو زۆر ناسک دەکاتەوە ئاوێکی بڵێن سووکترە لە ئاوەکانی ئاوی زەڵم بەتایبەت چونکە ئاوی زەڵم قرسە تەنانەت ئەوەی من بیست بێتم کە باڵداری گەورە دێت لەم ئاوە ئەخواتەوە گەر ئەوی تر بخواتەوە درەنگ دا دۆری دەدەقە چارێکی جا دواتر ئەتوانێت هەڵسێتەوە. بەردەوام پیاوە بە تەمەنەکان تەمەنی هەشتا بەرەو ژوور زیاتر لەم سنوورە ماونەتەوە، یعنی سەرچاوەی خواردنەوەی ئەم ئاوەیان هەبێ. ئەمە وەکو شتێکی عەلمی باسی ناکەم، وەکو ئەوەی کە باس کراوە و هەیە لە ناو بەدەم و بەدەماودەم من وەرم گرتووە. مامسەلیم 78 ساڵە و دەڵێت 50 ساڵە لەم ئاوە دەخۆمەوە و هەمیشە دڵخۆشم. ئیسا من خۆم بە گەنجی مامەتەوە چ گەنجم دەخوا بەزیاد. ئاوی گەنجان ئێستاش شوێنی کۆبوونەوەی گەنجەکانە، بەڵام بڕوایان بە ئەفسانەکەی نییە. جێکی فێنکە هەوایەکی خۆشیە، نەبوونی کارەبا نییە تا لە ماڵەوە دانیشی دەبەرز بێت شتا ناسا ڕۆکەینە ئێرە هیچ شوێنیکەی شتێکی واشی تیانە خوورماڵکە بڵێن گەنجان ڕووی تێکەن، تەنها ئەوەی گەنجانی خوورماڵ هەیان بێ ئێرەیە. هەوایەکی فێنکی خۆشیە. جا دوای سەبارەت بە ئەفسانەکەش هیچ شتێکی وا لە بوونیانی ئەگە بەپێ ئەو ئەوە خوورماڵ ئێستا بەردەوام شادی لێبارە. گەڕاوەکەی خوورماڵ و مزگەوتی گەورەی دێرینی خوورماڵ و ئاوی گەنجان پێکەوە لە نێو ماستەرپلانی گەشتیاری هەڵەبجەدان کە ڕووبەرەکەیان 4 دۆنمە و بە گوتەی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجە ساڵانە 10,000 گەشتیار سەردانی ئەم ناوچەیە دەکەن و پرۆژەشیان بۆ ناوچەکە هەیە. دروستکردنی کۆمەڵێکە پریگەشتیارە لە شوێنەکەەوە پاکردنەوەی ناوچەکەیە، دواتر دروستکردنی پارکی سەیارەوە پارکی شاری یاری مناڵان دروستکردنی کافتریا و کۆمەڵێک لە شێوەی بەلەموانە بۆ ناو ئاوەکە دەتوانین ئەمە ڕووپێوکاری بۆ کراوەوە دەرخستەشی بۆ کراوە بە بڕی 4 میلیارد دینار. بە گوتەی هاونیشتیمانیانی ناوچەکە لە وشکە ساڵیشدا ئاوی گەنجان وشکی نەکردووە و سەنجڕاکێشیەکەی لەدەست نەداوە. پێدەچێت دەستکەوتنی شادی هێندە ئاسان نەبێت. ئەگەر توێژینەوە زانستیەکان سەلماندیان ئاوی ئەم ناوچەیە شادی و گەنجێتی دەهێنێت، لەوانەیە نۆبەیەکی زۆر بۆ ئاوی ئەم ناوچەیە بگیرێت و لە بازاریشدا بفرۆشێت و هێندەی زێر نرخی هەبێت. ڕێبینیار ئەحمەد، ڕوودا و خوورماڵ.